لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون. وەکو دیارە سێ بەرنامەم پێشکەش کرد. ئەو سێ بەرنامەی وەکو دەواازەیەکی بچووک بوو لە بەوەی بچینە زانست و یان هونەری پێشەنگبوون. وەکو لەو وەرزەی کە دامانەوە باسی پێشەنگبوون بکەین کە ئەگەر بێت و کەسێک دەیهەوێ زیاتر سوود لە بەرنامەکانمان وەرگری دەبی بەڕاستی زۆر بێزۆری بەرنامەکانمان تەماشا بکە. وەکو دیارەوەکە ئێمە دەمان هەوێ باسی کەین کە باسی پێشەنگبوون دەکەین مەبەستمان پێشەنگبوونێکی چاکە کە ئەو پێشەنگبوونەی کە دەبێتە هۆی مایەی خۆشی و مایە بەختەوەری بۆ خەڵک و بۆ خۆیدا. بۆیە کاتێک تەماشا دەکەین کە کەسی پێشەنگ بەو کەسە دەوترێت پێشەنگی چاک کە خاوەن پێیان بێت، هەروەها خاوەن بەهایەکی ئیسلامی جوان بێت، خاوەن بەنەما و بەچی نەبێ کە ئەمە بەرنامەکەیمە تایبەتە بە پێشەنگبوونی چاک لە پاشەوەش کە ئێمە باسی هەندێک شت دەکەین کە دەبتە هۆی دروستبوونی پێشەنگبوونی خراپ. بۆی لەو سێ بەرنامەی ئێستا کە دامان ناوێت کە باسی چەند دەردێک بکەین یان چەند نەخۆشیەک بکەین لە نەخۆشیەکانی پێشەنگبووندا کە لەوانەیە کەسێکدا بە شێوەیەکی دروست و بە شێوەیەکی ڕێک و پێک بتە پێشەنگ یان ناوبانگێکی لە بۆ دروست بێ، ئینجا لە بواری ئاینی بێ یان لە بواری سیاسی بێ یان لە بوارێک لە بوارەکانی کە ئەو بوارانە لە ئیسلامدا ڕێگا پێدراوە کە ئینسانەکە جەماوەریەکی هەبێت. کە زۆر جار ئەو دەردان دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە لە پێشەنگبوونێکی چاکە و بتە پێشەنگبوونێکی خراپ لە کەسێکی بەناوبانگ کە ئەو ناوبانگەی کاتێک پیای کردووە لەوانەیە بە شێوەیەکی ڕێک ئامرازێکی جوان پیای کردی، بەڵام بەماوەیەکی تر ئەنەوە بانگایی یان ئەو پێشەنگبوونی بە شێوەیەکی هەڵە و بە شێوەیەکی خراپ بەکاردێنی. ئەگەر بێت تەماشا قورئان بکەی خوای پەروەردگار زۆر جار باسی پێشەنگبوونی کردووە، ئاماژەی پێ کردووە خاستە فەبیهودا مقتەدیه باسی پێغەمبەرانی کردووە. کاتێک تەماشا یوسف عەلەیهی سەلام دەکەین کاتێک ئەو هەموو ناخۆشی بەسەردادێ، بەڵام لەبەر ئەوەی کاتێک دەبینی کە ئەو شوێنی تێدا دەژی کە وڵاتی مسر بووە کە سەردەمی گرانی بووە، لە پاش ئەوەی ئەو خەونەی لێک دەدات و لە پاش ئەو خەونەی کە لێک دەدات و مەلیکەکە داوای لێ دەکات و کەبی کاتە دەسەڵاتی خۆی. بۆیە دەبینین ئەو ناوبانگیەکی جوانی لۆ دروست دەبی. ئەو ناوبانگیەی دەکاتە چێ؟ ئایا دەکاتە ئەوی بۆ سەرۆت و سامانی دنیا بەدەستبێنی، بۆ ئەوی بگاتەوەی ئافرەت بەدەستبێن؟ نەخێر، بۆ ئەوەی ئەو پێشەنگبوونەی ئەو ناوبانگی خۆی بەکارهێن لە بۆ ئەوەی خەڵک چی خەڵک لە گرانی بپارێزی، هەروە هیدایەتی خەڵکیش بدە لە شرک و هەروە لە گومڕایی بیان کاتە کۆمەڵە کەسێکی موحید و ڕێکوپێکدا. بۆ ئێمە دەبی کە ئیقتیدا بە پێغەمبەران بکەین کە لە ڕووی پێشەنگبووندا تاک و تووشی نخۆشی پێشەنگبوون دەبی. بۆیە لەم چەند بەرنامەیەدا باسی نخۆشیەکانی پێشەنگبوون دەکەین کە نخۆشیەکانی پێشەنگبوونیش لە باسی 11 نخۆشی دەکەین کە مەترسیداترین نخۆشی کە بریتە لەوەی کە کەسی بەناوبانگ کە تووشی دەبی کە بریتە لەوەی تەقدیسکردن، کە بریتە بە پیرۆزکردنی ئەو کەسی کە بەناوبانگ دەبی. وەکو دیارە ئێمە کە زۆر زار کەسێک دەبینی لە بواری سیاست، ئەزە بواری سیاسەتێکی نەتەوایەتی بی یا سیاسەتێکی ئەگەر بێت و ئیسلامی بی کە ئەو کەس ئەگەر بێت و بەناوبانگ بی ئەگەر بێت و کارگەیشتە ئەوەی کە تەقدیس بکرێ بە پیرۆز بکرێ بەڕاستی کارەساتی چێ کارەساتێکی گەورەی لێ دروست دەبی. بۆیە کە کاتێک دەبینی کە باسی پێشەنگبوون خۆ ئەگەر بێت و پێشەنگبوون پێویستە مرۆڤەکان کەسێکیان هەبی کە پێشەنگبی کە خەڵک چاوی لێ بکەن، خەڵک گوێ لێ بگرن، بەڵام کاتێک دەگاتە بابەتی تەقدیسکردن و بابەتی پیرۆزکردن لەو کاتێک کەسەکە چییە؟ کەسەکە دەبتە هۆی ئەوەی چیە لەوانەیە ئەو کەسە ئەگەر بێت و کەسێکی حاڵەش بێ خەڵکەکە هەر چەپرەی لێ بدەن، ئەگەر بێت و ئەو کەسە ئەگەر بێت و گومڕاژ بێ خەڵکەکە بە ڕاستی دامێن، ئەگەر بێت و قسەی هەڵەش کرد هەر بە ڕاستی دامێن، لەو کاتێک دەبتە هۆی ئەوەی سی نە ئەو کەسەی کە پیرۆز کراوە یا ئەو جەماوەرێک کە ئەو کەسە پیرۆزە نە جەماوەرەکە کە تروسکاییەک یان گۆڕانکاریەک لە خۆ دەکات یا ئەو کەسەش کە کاتێک تەقدیس کراوە پیرۆز کرایە بەردەوام سەپرەی بۆ لێدراوە بەردەوام دەستیان لەسەر شانی دەستیان لەسەر سینجدانە لە بۆی و گوتیان تۆ کەسێکی بەڕاستی هیچ قسەکان هەڵەنینە، لەو کاتی دەبتە هۆی دروستبوونی چی دەبتە هۆی دروستبوونی کەسێکی کە پیرۆز کراوە. زارە
ئەو ڕخنانەی ئاڕاستە دەکرێن کاریگەری خراپی هەیە لەسەر پێشەنگ و زەماوەەکەی کە ئەگەر بێت و ڕخنەی ئاڕاستە بکەیت لەوانێت زۆر بە ئاسانی ڕخنەکانی پێ قوبوڵ نەکرێت تووڕە دەبێت هەروەها زیاتر ئەو کەسانی کە بە پیرۆز دەکرێن کە تەقدیس دەکرێن دەگاتە پلەی تەقدیسکردن بەرەو ژیانێکی دیکتاتۆری دەچێت بۆیە پێشەنگ لە سروشتی مرۆڤدا هەیە هەبوونی هەیە بەڵام ئەگەر بێت و لە سنووری خۆدا تێپەڕی ئەگەر بێت و وامانزانی کە ئەم کەسە کەسێکی معسوومە کەسێکە کە هیچ هەڵی ناکە کە کەسێکە هەموو قسەکانی ڕاستە و کەسێکە کە بە هەموو شێوەک بەسەری داهربنە هیچ هەڵەیەکی تێدانە لەو کاتەی چیە لەو کاتەی کە خەڵکەکە چیە کە خەڵکەکەش گومڕا دەبی بۆیە کاریگەریەکی زۆر خراپی دەبی لەسەر چێ لەسەر خودی خۆی لەسەر خودی سروشتی مرۆڤبوونەکەی کە ئەگەر بێت و کەسێکمان تەقدیسکرد بۆ خەڵک کە دەبینین لە سەردەمێک خەڵک هاتووە بەتی تاشیوە بۆ کۆمەڵە کەسێکی زانە لەبەر ئەوەی هەن بە گەورەیان زانیوە لە پاش ئەوەی تەقدیسیان کردووە لە پاش هاتنە بەردێکیان تاشیە ئەو بەرتاشینەش بریتە لە پیرۆزکردنی ئەو کەسە بە هەمان شێوە ئەگەر بێت و ئێستا کەشتەمەش شابکەین کە پیرۆزکردنی کەسەکان لە هەر بوارێک بی لە بوارەکانی لە بوارەکانی سیاست بی لە بوارەکانی ئاینی بی هەروەها لە بوارێک لە بوارەکانی ژیان بی ئەگەر بێت و تەقدیسکرا بە پیرۆزکرا ئەو کەسە لە سیفەتی مرۆڤایەتی لای دەدەین لەوانەیە بیگەینە پلەی خوایەتی بدەینێ پلەی خوایەتی زۆر زاربەیە کە باز دەکەی دەی فلان کەس ئەو قسەی فەرمووە دەنا کەس ئەو کەسە ئەو قسەی فەرمووە قسەکە ڕاستە ئەم هەڵەیە کە زۆربەی زۆری خەڵک دەکە دەبتەوە هۆی بە پیرۆزکردنی کەسەکە لۆ قسەکە ڕاستە لەبەرەوەی فلان کەس گوتیتی بەڵام ئیمامی عەلی کاڕازا و ڕەحمەتی خوای لێبی کە دەرێ مرۆڤەکان یان پیاوەکان بە چ دەناسرێنەوە بە حەق دەناسرێن کاتێکە مەدەمی تەقیمی لە بۆ کەسەکان دەکەی تەقیمی لە بۆ ئەو مرۆڤان دەکەی کەواتە مرۆڤ چییە مرۆڤ کە بریتە لەوەی سروشتی هەڵەی هەیە کە ئەو کەسەی کە تو ئێستا کە کردە پێشەنگ کە بەو شێوەی کە دەتەوێ پیرۆزی بکەی لە هیچ هەڵەیەکی نییە هەروەها پیرۆزکردنی کەسەکان بتۆ هۆی ئەوەی تۆ خەڵک لەسەر ئەم کەسە بکوژی یان پیرۆزکردنی کەسەکان بێ دایک و باوکی خۆ تووڕە بکەی لەسەر ئەم کەسە کە لەو کاتەی چێ دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە لە سیفەتی مرۆڤایەتی چیە لە سیفەتی مرۆڤایەتی دەبێن دەری کە خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی دەفەرمێ كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون کەواتە لەو سیفەتەی دەبێ دەرێن چونکە دەرێ ئەوە زۆر پیرۆزە هیچ هەڵەیەکی نیە هەر قسەیەک بفەرمێ قسەکەی ڕاستە هەروەها ئەگەر بێت و تەمەشا ئیمامی شافعی بکەین کە ئەم ئیمامانە بەرزانەکە بە هیچ شێوەیەکی وان نەکردووە کە خەڵک تەقدیسیان بکە بۆ کاتێک قسەیەکی جوانی هەیە دە ڕەئی صواب يحتمل الخطأ لەوانەیە ڕەئی من چیە ڕەئی من لەوانەیە ڕاست بێ بەڵام هەروەها گومانی چیە گریمانی خەتەئیشی تێدایە ورأي غيري خطأ يحتمل الصواب هروها رأي غيري مش خطأ بەڵام لەوانەشە ڕاست مەشا ئەم زۆرە کەسە یا ئەگەر بێت و ئیمامی شافعی کاتێک دەفەرمێ ئەگەر بێت و حەدیثێک دی فەرمودەیەک دی ئەو فەرمودە ڕاست بوو قسەی من چیە بە دیوار دابدە تەماشا ئینسانێکی چەند متواضع و چەند کەسێکی بەو شێوە کە خۆی بەچێ خۆی بە پیرۆز نەزانەوە خۆی بە تەقدیر کەوەی قسەکانی خۆی بە پیرۆز نەزانیوە بەڵکو قسەی سەروەرمان پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى لبابة وحي لبابة تشريع وكو علماء أصول فقه باز دەکەن ئەو بابەتە چیە کە بابەتێکی گرنگ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگار کە معسوومی کردی ئێمە باسی پێشنگ بوونێک دەکەین کە لەم سەردەمە کە باز دەکەین هەموو مرۆڤەکان چیە هەموو مرۆڤەکان سروشتی هەڵەبوونیان هەیە کەواتە نابی کەسێک بە پیرۆز بزانین کە بڵێن هەموو قسەکانی ڕاست بە هەرچ بفەرمێ قسەکانی ڕاستەوە لە کاتی هەڵای دەکە هەر چەپرەی لۆ لێ بدەین کاتی کە غەڵەت دەکات چەپرەی لەو کاتە کەسێکی دکتۆر و هەروە کەسێکی خوێن مژ و خوێن ڕێژ دروست دەبێت بۆ دەبینی کە گەر بێت و تەماشا بکەین و یەک لەو شتانەکە ئەگەر بێت و لەو سەردەمە چەندەها سەرکردەی گەورەمان هەبووە کە ئەو سەرکردانەی کە دەوڵەتیان بەڕێوەبردیان لەو ڕۆی بەڕێوەبردنی دەوڵەت کە خەڵک ئەعتیباری کردیان بەڵام لەبەر ئەوەی کەسێک بووە کە خۆی بە پیرۆز زانیوە پیرۆز زانین چییە کە کاتێک قسەیەکی کرد نابی کەس لە قسەکەی لابدە دەبێت ئیلا ژێگری قسەیوی بن ئەوە زۆرێکە لە خۆ بە پیرۆزکردن بۆیە کاتێک تەماشا دەگەڕێنەوە سەر قورئانی پیرۆز قال فرعون ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد
كاتێک تەمەشا فیرعونی دەکەی فیرعون دەرێ ئەوە کەیما ئوریکم إلا ما رأى ئەوە کەیم پێتان دەڵێم هەر ئەوە وما أهديكم إلا سبيل الرشاد منیش ڕێنمونیتان دەکەم فیرعون دەرێ لە بۆ سەبیلیش لە بۆ ڕێگای ڕەشاد و لەگەڵ ڕێگایەکی چاک و ڕەوا ئەم جۆرە کەسە کە بوویتەوە هۆی تەقدیسکردن بۆیە کاتی خوای پەروەردگار گەیشتەوەی کاتی خوای پەروەردگار باسی فیرعون دەکا کە دەڵێ فیرعون گوتی ئەنا ربکم الأعلا کاتێک دەگاتەوەی تەقدیس و پیرۆزکردن ئەو کەسێک کە خۆی بە پێشەنگدادنی بە زۆرێک لە زۆرەکان کە نەفەسێکی لە دروست دەبێت کە ئەو جەماوەرە بەڕاستی وا هەز دەکا لەم خەڵکە جودایە وا هەز دەکا سیفەتێک لەو سیفەتانەی خەڵکی تێدا جیاوازترە لە خەڵکی بۆیە دەبتە هۆی سی دەبدا دەری ئەنا ربکم الأعلا کە ئەنا ربکم الأعلا کە فیرعون ڕاستەوە خۆ سەراحەتەوەی گوتێ بەڵام هەندێک هزار تەمەشا دەکەین کۆمەڵە کەسێکمان هەیە کە بەناوبانگ بوونە کاتێک ئامۆژگاریان دەکەی بە قورئان بە فرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوێ پێ نادەن بەڵکو ئیتیباعی چ دەکەن ئیتیباعی ئەو شوهرەتەکە دەکەن ئیتیباعی ناوبەنجی خۆی دەکەن ئیتیباعی بە پیرۆزکردنی کارەکانی خۆی دەکەن تەنها کاتێک دێ باسی تەنها زمانی لەسەر چێ زمانی لەسەر ئەوەیە کە باسی خۆی بکە بۆیە دەبێ ئێمە ئاگامان لەوە بی کە کەسێک بە پێشەنجی خۆمان دەزانین لەم سنوورە بێ کە خوای پەروەردگار بۆ ئێمەی داناوە بەڵام لە سنوورێک کە زیاتر تێپەڕ نەکە ببتەوە هۆی چی ببتەوە هۆی بە پیرۆزکردن ئەمەیان کە پێی دەوێت دەردی یەکەم لەو دەردانەی کە دەبتە دەردێکی کوشندەیە کە دەبتە هۆی ئەوەی کە ئەو کەسەی کە پێشەنگە لە پێشەنگبوونەکەیەکی چاک دەگۆڕێ بۆ پێشەنگبوونێکی خراپ چونکە دەبتە هۆ بە پیرۆزکردنی خۆی یان بە پیرۆزکردنی زارویە ئەو پیرۆزکردنە خەتایە هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ جەماوەر کە جەماوەر وی لێ دەکە ئەو کەسە بە شێوەک لە شێوەکانسی هەز بکە کە جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ خەڵکی تر خەڵکەکە هەموو لەبەری هەردەست خەڵکەکە ڕێزەشی زۆری لێ دەگرێت چاکە دەکە هەر ڕێزی دەکەن خراپە دەکە هەر ڕێزی دەکەن جوێن دەدا هەر ڕێزی لە دەکەن قسەی باش دەکە هەر ڕێزی لێن کەواتە دێکاکە من کەسێکم سێ کەسێکی پیرۆزم بۆیە لێرەچیە خەتایەکە هۆکارەکە هۆکاری جەماوەرە دێنە سەر کە دەردی دووەم کە بە هەمان شێوە کە دەردی دووەم پەیوەندی بەخۆ گەورەزانین هەیە کە تقریباً ئەم دوو بابەتە لێک نێزیکە کە باتی باسی هەم باسی کە تەقدیسکردمان کرد بە پیرۆزکردمان کرد کە کەسێک خۆی بە پیرۆز دەزانێ هەروە خۆ بە گەورە زانین بۆی خۆ بە گەورە زانین هەستکردن بۆی لە خەڵک باشترە یان تایبەتمەندیەکی هەیە جیاوازە لە خەڵکدا کە ئەو بابەتە بەڕاستی کە کاتی خوای پەروەردگار کەسێک دەکاتە پێشەنگ ئەو فەزلی خوای پەروەردگارە کە دەرز دەداتەوە کۆمەڵ خەڵکێکی لە دەورە خاصەتەن ئێمە تەرکیز لەسەر ئەو پێشەنگبوونی چاک دەکەین خاصەتەن ئەو کەسانی کە لە بواری ئاینی کار دەکەن یا ئەو کەسانی لە بواری بەهایەکی جوان کار دەکەن تەبی زۆر ئاگاداری خۆیان بی نەگەنە بابەتی ئەوەی تەقدیس بکرێن بە پیرۆزکردن زۆر زاروی ئێستا کە دەبینی بەڕاستی لە سۆشیال میدیا بوویتە هۆی تەقدیسکردنی کۆمەڵە کەسێک کە ئەنەما زۆر زار دەپرسی کە فلان کەس ئەو قسەی کرد ڕاستە خۆی لێ وەردەگرێت ئەمە تەقدیسکردن خۆ بە گەورەزانی لە بۆ خودی کەسەکە دەگەڕێتەوە لە بۆ خودی ئەو کەسەیە کە پێشەنگە کە بەوەش کە هەستێکە لە ناخ زۆر جاروی هەستێکە لە ناخی ئەو ئینسانێکەوە هەز دەکا کەوا هەز دەکات چەندەها سیفەت و چەندەها ئاکاری هەیە ئەو سیفەت و ئاکارە نێچێت لە خەڵکی تایبەتمەندترە و کە ئەنەما خەڵکسیە لەوی چیە لاوازترە بۆیە باوەڕبوونێکی کوێران هەیە ئەو جۆرە کەسانەی کە دەبتە هۆی ئەوەی کە غوروری لە بۆ دروست دەبی خۆ بەزلزانی لە بۆ دروستنی کە دەبتە باوەڕبوونێکی کوێرانێ زیاد لە قەبارەی خۆی بەخۆی کە کەسەکە بە شێوەیەک لە شێوەکەم وا لە خۆی دەگە کە بەو شێوە کە زیان لە قەبارەی خۆی یا بڕوابوونێکی زۆر گەورەی بە خۆی هەیە وەکو زۆر زار هەیە کە بواری گەشە پێدان هەیە کە یەک لەو شتانەی کە باسی فیقەت و بالنەفس دەکات ئینسان دەبی کە بڕوای بەخوا بێ بەڵام ئەگەر بێت و بڕوابوونێک لە سنووری خۆی دەرچی ئەوە دەبتە چی ضده دەبتە پێچەوانەکەی بۆیە هەموو شتێک دەبی لە سنووری خۆی بی کاتێک تۆ بڕوا بەخۆی دەبی لە قەبارەی خۆی بی هەروە کاتی بڕوابوون بە کەسێکتر هەیە دەبی لە قەبارەی خۆی بی بۆیە کاتێک دەبینین ئەو جۆرە کەسانی کە غوڕوریانەیە کە دەستنە بەرامبەر جەماوەرەکەیان هەستێکی وان هەیە کە خوا بە گەورە دەزانێت زۆر جارب هەیە کە لە هەرس و کەوت و لە زمانی جەستیان زۆر بە ئاسانیسیە بە ئاسانی دەردەکەوێت ئەوەی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئەو خۆشیە بە دیارکەوت یەکەمیان ڕاگەیاندن دەورێکی گەورەی هەیە لەوەی کە غوڕور لە بۆ ئینسانەکان دروستە بەڕاستی ڕاگەیانی کوردی ئەمە زۆر زاروی متابعی دەکەم کە بێت و هەندێک پشتی کەسێک بگرن ئینجا گەورەی بکەن لەوانەیە ئەو کەسە قەبارەیەکی دەزانی قەبارەی خۆی چەندە بەڵام کاتێک دێ
چەندەها تەلەڤیزیۆن و چەندەها کەناڵ مقابلەی لەکەن دەرێت دیارە من کابرایکی زۆر مهم دیارە بەڕاستی خۆم نەناسێت لەو کاتێک غڕورێکی لەو بۆ دروزێ بۆ ڕاگەیاندن دەورێکی خراپی هەیە لەسێ لە غڕورکردنی پێشەنگەکان زاروێ ئەسڵەن هەندێک ڕاگەیاندن هەندێک کەناڵ هەیە قەزدەن ئەو زۆرە کەسانە بەو شێوە ئەو غڕوڕیان لە بۆ دروست دەکەن ئەو غڕوریان لە بۆ دروست دەکەن تاکو لە پێشەنگێش لەوانەیە و کەسە پێشەنگێکی خراپی هەروەها ناوبانگیەکی چاچێ بڵام کەناڵی فلان و فلان و فلان و فلان دەسە مقابلەی لێ دەکەن و لە پاش ئەوەی دەبتە هۆی ئەوەی خەڵق قسەی پێ دەرێت لە پاش ئەو ڕەونەقەی ئەو پێشەنگبوونە جوانەی کە هەیە نایمێنێ بۆیە دەبینین وای لێ دێ وەرە کاکە مقابلە لەگەر دەکەم باس لە ژیانی تایبەتی خۆ بکە باشە ئەو کابرایە یعنی بەڕاستی کەسێکی داعی و باخوازە بۆ باس لە ژیانی تایبەت خۆ هەروە چاڵەکەیەکانت چییە و هەروە هەڵوێنەکانی خۆت بینەکە وێنەکانی منداڵی و بابەتەکە ژیانی تایبەتی و لە هەموو لایەک باسیەوە بەڕاستی دەبی ئینسانی بانخواست هەروە ئەو کەسانی کە پێشەنگە لە بۆ دینی ئیسلام نەکەونە ناو ئەو ساڵی ڕاگەیاندن کە ساڵێکە بەڕاستی هەر کەسێ بگەوتە ناوێت تێیدا دەنازی خاصەتەن ئەگەر بێت و مقابلەیان لەگەر کردی کە گەر بێت و پێشەنگێکی ساگوی بەڕاستی مەسووە ئەو زۆرە مقابلانە کە دەبتەهۆ ئەوەی ژیانی تایبەتی و هەروە باش ساڵاکی تو کۆی چاڵاکیەکانی خۆت بکەی و هەروە وێنەکانی خۆت و کەواتە باسی هەموو چیە باسی هەموو بوارەکانی تو دەکەن بەڕاستی ئەو زۆرە ئوستوبە لە ناو کەناڵەکانی ناو ڕاگەیانی کوردیگەر زۆرە نمونەشم لەبەردەستە بەڵام لەبەر ئەوەی بەڕاستی نام هەوێ ناوی کەس بینم بەڵام خەڵک دەیبینی کە کەسێک لەوانە بانخوازە ئیشتاکە بەڵام لەبەر ئەوەی کەناڵی فلان و فلان و فلان چۆ دانیشتیا خەڵک چییە خەڵک بە شێوەیەک لە شێوەکان هوزومی کردە سەر لە پاش ئەوەی کۆمەڵە کەسێک بەڕاستی بە پێشنگی خۆیان نازانی کەواتە ئەو چاوپێکەوتنەی تو کە لە ڕاگەیانەکەت کردە بوویتەوە هۆی دەرخستنی غڕوری خۆت غڕور دەرهیخستی لەوانە خەڵکەکە بۆ شێوەی دەخوێنەوە بۆ دەبی ئەو ئینسانە بەڕاستی دوورکەوتەوە بۆیە ئەبوو هورێرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ وەکو حەدیثێکمان هەیە ما نەقەص مال من صدقة وما زاد الله رجلا بعفو إلا عزا وما من أحد تواضع لله إلا رفعه الله كما بس تواضع هروها خوبا لسنوري خود بۆ شێوەی خۆت بناسی تەواضع بکەی ملکەتی لە بۆ خوای پێ خۆت بە گەورە نەزانی ئیلا خوای پەروەردگارتیان ڕەفعی دەکات هەر کاتێکیش ئینسانی کەسێکی پێشەنگ هەرچەندە ناوبانگێکی گەورەشی هەبوو بەڵام ئەگەر بێت و غڕوری تێدا بخۆ بە گەورەزانی تێدا بووی ئیدی ئەم تروسکایە ئەو مستێرە بوونەی هێدی چیە دەردەزێت و هێدی لە پێشەنگێکی چاک دەبتەچێ پێشەنگێکی خراپ ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوو تاواکەری ئەم بابەتانە دەبین دەردەکانی پێشەنگ بوون وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا